سبيكر انا مش مره كان يسمعوني بس ببي لا لا حلو تو يا الله سڵاوتان لێ بەڕێزان بە هیوای ئەوەی دووەم ڕۆژی زانکۆڵین ببوورن سێم ڕۆژی زانکۆڵینتان پیرۆز بێ بەڕاستی ڕۆژێکی دوور درێژ بوو لە 7:30 بەیانەوە لە ماڵ هەرچوومە باش ئایبینە لە 7:30 دەرچوومە ئێستا لە خزمەتی جەنابتانە مێشتا ماڵەوەم نەبینیوە بۆ خزمەتی ئێوە بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین هیوادارم هەر هەمووتان بە شێوازێک بەڕێزن سپاستان نەکەم سپاس بۆ کۆمنتەکانتان کە دەستان پێکرد طبعاً شتێکی سەرەتاییە حەزەکەم لەگەڵ بەڕێستانە باسی بکەم ئەویش بریتیە لەوەی یەک دوو ڕۆژ ئاگادارین چەند کەناڵێک ڤیدۆکانمانیان بردووە و دەستکاریان کردووە و بە ناوی خۆیانەوە بەڵاویان کردوێتەوە ئەلبەتە ئێمڕۆ کە قسەشمان کرد لەگەڵیانە دیار بوو وشەی نەشیاویشیان بەکارهێنا بەڕاستی پێمان خۆشە ئێمە ڤیدۆکانمان بەکار بێت کێشەیەکمان نییە بەڵام بە ئیزنێک لە خۆمان وەربگرن بەبێ دەستکاریکردن بێ بە ئاماژەیەکمان پێ بکرێت ئەلبەتە ئێمە چەند کەناڵێکی بەڕێز هاوکارن لەگەڵمانە ئەمە سوپاسیان نەکەین کەناڵی پۆلی 12 کە لەگەڵمانان جەنابی کاک محەممەد ئەبابەکرد لە قەڵات زێوە سوپاسێکین و پێم خۆشە یعنی ئەو کەناڵانەکە لەگەڵ ئێمەیان سوپاسیانەکەین و جەنابیشتان ئاگادارن ئێمە بۆ خزمەتی ئێوە ڤیدۆکانمان ئامادەکەین بەڵام بەڕاستی پێمان ناخۆشە ڤیدۆکانمان دەستکاریەکرێت سەوتمانە گۆڕدرێت یان ئاماژە بە ناومان ناکرێت بۆیە بەو بەڕێزەشمان وتو ئێمە لە کەناڵەکەمانەوە ئیمشەو لە لایڤ باس دەکەین هیوادارین گوێی لێمان بێت و بمان بینێت و ئەو کارە نشیاوانە بەڕاستی شتێکی جوان نییە سپاسدانەکەم طبعا سپاسی هەستی بەڕێستانەکەم کاکە عیزەت کیم ئارا تیکتۆک نەورۆز ئەو دنیای ئیبراهیمی کچەشا شوشا شارا سپاسدانەکەم ئەو بەڕێزانەی دیکەش سپاسیانەکەم بەڕاستی حەزەکەم زۆر بە ناوەکانی بەڕێستانەوە ئەوە نەکەین ئینشاءڵڵا لە خزمەتتان نابین بۆی زیاتر پرسیارەکانتان جواب بدەینەوە چکە بەڕاستی کاتێکی زۆر مەحدودمان هەیە کۆمەڵی قوتابی چاوەڕێن بۆ پڕکردنەوەی فۆرمەکانیان لە خزمەتیان نابین بمبورن ئەگەر ئێمڕۆکە لە سعاتێ زیاتر نەتوانم لەگەڵتانە بم و ئینشاءڵڵا لە نەورۆزخانەوە دەست پێکەین کە پرسیاری کردووە لە باسی پرۆگرام سازی بکە بەڕێزم بەشی پرۆگرام سازی لە هەندەسەیە پرۆگرام سازی واتە دانانی بەرنامە بۆ نمونە بە ڕێزێک لە شەریکەیەکە پێویستی بە دانانی سیستمێکە بۆ خۆی بۆ ئەوەی ئەگەر دەست خۆش بێت ئەگەر کڕیارەکانی هاتن داوایان کرد شتیان لێ بکڕن کە ویسیان شتەکان بکڕن و وردەکاریەکان ئەو پرۆگرامەی جەنابەت مواسفاتەکان وەرەگرێت قیاسەکانی وەرەگرێت پاشان نرخەکە ئەبێتە چەندێک چۆن قیاسات و وردەکاری و شتەکان هەر هەمووی حازرەکە و لە کۆمپیوتەرا بۆی خەزنەکە ئەمە پێوترێت بەرنامە یان پرۆگرام ساز پرۆگرامکردن یا ئەوەتانی برادێک کۆمپانیایەکی هەیە ئەوێت سیستمێک دابمەزرێنێک کە کرێکارەکانی بەیانی هاتن تەوقیعات بکەن کە تەوقیعاتیان کرد چەند سەعاتیان ئیش کردووە چەندیان ئیجازە وەرگرتووە چەندیان ئیسراحەت کردووە یان داهاتی چەندە چەنی فرۆشتووە چەنی هێناوە ئەمانە بەکۆی گشتی پرۆگرامینگەکرێ ئاماداکرێ بۆ ئەوەی ئیشی لەسەر بکرێت ئەوە بریتیە لە بەشی پرۆگرام سازی بەڵێ ئەوانە وەڵامماندا بووە سپاسی ئەو بەخێر هاتنە گەرمەتانەکەین بەڕاستی قەرزارتانین مەمنونین کە ئەوانە بە پەرۆشەوە لەگەڵ ئێمەیە لە کەناڵەکەمانە بە پرسیارەکانتان بەشدارن بە لایک و کۆمنتەکانتان بە سەبسکرایبتان بە ئاگادارکردنی هاوڕێکانتان سپاسی هەموو شتێکتانەکەین بەڕاستی و ئیمڕۆ زۆر خۆشحاڵ بووم کە یەک دوو بەشداروی بە ڕێزی کەناڵەکە لە خزمەتیان یابین لەسەر وەکاتی زانکۆی پۆلیتەکنیک بمبورن کە نەمتوانی هەمووتان ئاگادارکەمەوە ئیمڕۆ هەرچەنێ عوتڵە بوو لە خزمەتە
قوتابیان نبووین ئێمە لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک و فۆرممان پڕ کردەوە و سبەینی هەتا پێنجشەمیش ئێمە لە خزمەتتان نابین هەر کەسێک سەردانی کردین 72.39 لە ژمێریاری لە هەولێر وەردەگیرێت با دڵنیابینەوە لەو بابەتە تاوەکو جوابی ئەو بە ڕێزەش بدەینەوە پۆلیتەکنیکی هەولێر سڵاو مامۆستا سوپاسان پاسی پرۆگرام سازیشمان کرد ئێستاوە کرایەوە تاوەکو خزمەتتان کەین وەڵامی ئەو بە ڕێزەش بدەینەوە بەڵام نەینووسیوە ئایا ژمێریاری مەبەستی کۆلێژە طبعا لە کۆلێژی تەکنیکی کارجێڕی هەولێر تەکنیکی ژمێریاری 71.547 وەرگرتووە کەواتە ئەو کۆنمرەی شەڵاوەرێگرێت ئەگەر سەری ئیدارە اقتصادیش بۆ ئەو بەڕێزە بکەین تاوەکو کۆنمرەکان لە بەردەستمان نابێ ئینشاءڵڵا خزمەتتان کەین بزانین ئەو پرسیارانەی کە دێ سەبارەت بە کۆنمرەکان یان ڕیزبەندیەکان وەڵامیان بدەن ژمێریاری 73.224 وەرگرتووە لە ئیدارە اقتصاد ئەلبەتە بەڕێز دەگە کریدیت بکەی بگاتە ئەو ئاستا ئینشاءڵڵا وەرەگیرێت سوپاسی ئەو بە ڕێزانەکەین کە سڵاویان ناردووە دەستیان خۆش بێ هەروە باسی پرۆگرام سازیەکەمان کرد کاکە عیزت ئەڵێ ئەندازیاری تەکنیکی سیستمی زانیاری کۆلێژێکی چۆنە و جیاوازی هەیە لەگەڵ پرۆگرام سازی بەڵێ بەڕێزم سیستمی زانیاری بێگومان جیاوازی هەیە شکو گومانیتیانە چکە سیستمی زانیاری کارجێڕی با بڵین بابەتێکە ببورنەوە نامۆشتمان بۆ دێت قسووریمان عفوکەن وەکووتمان تەکنیکی سیستمی زانیاری واتە ئینفۆرمیشن سیستم فەرقەکەی ئەوەیە وەکووتمان پرۆگرام سازی بریتە لەوەی کە تۆ پرۆگرامینگەکەی ئەمیان سیستمی زانیارێکە بە هەمان شێوە بەشێکە لە پرۆگرام سازی بەڵام شێوازەکە جیاواز زیاتر لە ئەنتەرنێتە ئیشوکاری لەسەرەکرێ و با بڵێن لە بواری ئەنتەرنێتە زیاتر ئەتوانێت ئیشکا و لە بواری ئیداریە با بڵێن ئیشەکانی بکات گەیشتە بووینە ئێرە ماشەڵڵا هەر لەگەڵکردنەوەیە پرسیارێکی زۆر لە خزمەتتان هەبێ ئینشاءڵڵا بە پێی توانە وەڵامی هەمووتانە دەینەوە سڵاو لە ئێوەش بە ڕێزن وەڵامی ژمێریاری هەولێرماندایەوە کاکە هەڵوێستەڵێ 80.8 پەیمانگەی پەرستاری ئێواران نرخی چەندە 80.8 تقریبا لە پارالێلا ئینشاءڵڵا وەرەگیرێت هەرچەندە شکمان هەیە لە بەرەوەی دەرمانسازی داخراوە زیاتر زەخت بکێتە سەر ئەو بەشانە بەڵام ئینشاءڵڵا دەرەجێ وەرەگرێ و نرخیش بە 2 ملیۆن ئەفۆن ئێوارانی پارالێل 2 ملیۆنە ئێواران 1 ملیۆن نیوە ئەگەر داشکاندنی 145 نەکرێت مامۆستا دەتوانین ڕێزبەندی بۆم بکەیت لە فەیسبوک ناتوانم بێم بۆ هەولێر بەڕێزم لە ئینستاگرام ئەتوانیت چەند هەڵبژارنێک بکەیت بە هەمان ناونیشان واتە ئاسۆی زانکۆ وێنەیمان بۆگری لەسەر وەرەقەیەک ئەوانەی کە خۆت حەزت پێیەتی ڕیزبەندەکەی بەو شێوەی کە دڵی خۆت ئەوێ یان ڕوونکردنەوەمان بدەرێ بە دەنگ یان بە نووسین بۆمان بنووسە کە چیت ئەوێ هەڵبژارنێک بۆ خۆت بکە بە سەرسەر و بەسەر چاو بە پێی کات ئینشاءڵڵا هەوڵەدەین شەوانە سەعات ساعتونیە بۆ ئەو بەڕێزانە دابنین کە لە شارە دوورەکانی ئێمەوەن واتە لە هەولێر نین لە سلێمانی لە دهۆک لە زاخۆ لە شەنگە لە ڕاپەڕین گەرمیان لە خانەقین بەڕاستی هاوڕێ و دۆست و قوتابێکی زۆر خۆشەویستمان هەن کە لەو شوێنە دوورانن و بە داوای لێبرنەوە کە ناڵتوانین بچینە خزمەتیان و کاتەکە بای ئەوە ناکا کە بتوانین سەردانیان کەین و لە خزمەتیان نابین بۆیە ئەتوانن لە ڕێگەی ئینستاگرامی کەناڵەکەمانەوە شتەکانتان بنێرن بە سەرسەر و بە سەرچاو ئینشاءڵڵا The Successful Guy ئەڵێ سبەی بێن بۆ فۆرم ئینشاءڵڵا وەرە و سەردانمان بکە و لێ کۆمەڵی مامۆستای بەڕێز و ئێمەش لە خزمەتتانن ئینشاءڵڵا هەوڵەدەین بەڵام تکایە هەتا پێتان نەکرێت زوو وەرن 8:30 و لەوێ بن زۆر باشە بۆ ئەوەی ناوتان بنووسرێ و لە سەردا بنرێت تاوەکو بتوانین خزمەتتان کەین و وەکو تێبینیەک بۆ بەڕێستان من لە بەرەوەی سبێنێ دەوامی کولیەم هەیە بەڵام و تەڵەبەشم هەیە کە هاتچۆم لەگەڵاکەن لەوانەیە هەتا ساعت 2 بتوانم لە خزمەتی ئێوەی ئازیزە بم 2
تقریبا من زیاتر ناتوانم بمێنمەوە لە 8:30 تا سعات 2 انشاءالله لە خزمەتی بەڕێزتان نابین و دڵنیاشتان نەکەمەوە ئەو مامۆستا بەڕێزانێک کە لەوێ لەگەڵ ئێمەیان مامۆستای ئێمەن زۆر لە ئێمە باشترن دڵنیا بن کە خزمەتێکەکەن کە بەدڵی خۆتان بێ ژمێریاری لە هەولێر وەردەگیرێت 72 ئەو بۆیمان باس کرد کاکە ئاکار دووبارە هەمان پرسیاری کردوتەوە ئەو سڵاوی ناردەوە بەڕێز سوپاسەکەین هەڵا ئەڵێ هەڵە پڕکردنەوەی فۆرم چییە؟ هەڵە لە پڕکردنەوەی فۆرم یان چۆن بە هەڵە پڕێکەینەوە بۆ نمونە بەڕێزت معدلێکی باشت هەیە کۆمەڵی قسم هەڵە بژێرن بۆت کە شاوی کۆنمرەکەت نییە بۆ نمونایمە وەکو نمونەیەک باسی بکەن تەڵەبەیەک سەردانی کردین 2 ساڵ لەمەوبەر لە سنتەرێکە بۆیان پڕ کردبەوە معدلی 92 هەبوو 8 اختیاریان بۆی کردبوو 8 هەڵبژاردنیان بۆی کردبوو باقیەکەی دیکەی لە 8م هەڵبژاردنە ببورن 7یان بۆی کردووە 8میان پەیمانگەی تەکنیکی چۆمان پەیمانگەی تەکنیکی چۆمان بەشی ئایتیان بۆی نووسی بوو پیانەوە بوو فشەیە ئیتر تۆ لەو حوتەی پێشووتر ناوت دێتەوە باشە گریمان لەو حوتە ناوی نەهاتەوە خۆڕاستەخۆ لە چۆمان وەرەژیرێت یا ئەوەتانێ بەڕێزت ڕێزمەندەکەت بە شێوازی کردو بە دڵت نییە و ناردووتە ئەوە بە هەڵە حیسابەکرێت یا ئەگەر زانیاریەکان کە زانیاریەکان تەنها ژمارە و فۆرم و ئەوانە بنووسرێت یان هەندێک وردەکاری بەسیط هەیە بنووسرێت باوەڕ ناکەم ئینشەڵا کێشە دروستکات ئەوە بە هەڵە حیساب ناکرێت بەڵام هەڵە پڕکردنەوە بریتە لەو بابەتە کاکە عزت دووبارە هەمان پرسیاریگەر چی جیاوازێکی لەگەڵ پرۆگرام سازی بوو وەکو وتمان سیستمی زانیاری کۆلێژێکی زۆر باشە و جیاوازەکەش لەگە پرۆگرام سازی وەکوتمانەوە بەرنامەیە زیاتر پرۆگرامینگەکەن بەڵام سیستمی زانیاری زیاتر ڕەبتە بە ئایتی و بە ئەتەرنێت و زانیاریەکانی ئەتەرنێت و هەندێک وردەکاری و جێبەجێکردنی پرۆگرامەکانی باوڵێ بەشی پرۆگرام سازی بەڕێز کاکە کەیوان سڵاوی ناردووە سپاس بۆ بەڕێزت ئەڵێ مامۆستا سەعات چەند باشە بێن بۆ فۆرم پڕکردنەوە وەکو وتمان لە 8:30 و لەوێ بن زۆر باشە بۆی بتوانین خزمەتتانکەین و زوو ئینشەڵا ئیش و کارەکانتان بۆ جێبەجێ بکەین بەڵام یەک تکام هەیە یەک تکایەکی برایانە کاتێککە دێن بۆ پڕکردنەوەی فۆرم ینی هەمووتان بۆ هەر شوێنێکەچن وەلای ئێمە دێنە بۆ سنتەرێکە ڕۆنیان بۆ شوێنێکە ڕۆن ڕێگە بە ئێمە مەدەن هەڵبژاردنتان بۆ بکەین خۆتان لە ماڵەوە بەلای کەمەوە 20-25 هەڵبژاردنێکتان کردبێ و یەک زانیاری نوێ لەسەر فۆرمی زانکۆڵین ئەویش ئەوەیە ئێمڕۆکە تێبینیمان کرد کەمتر لە 50 بەشیش ئەتوانی هەڵبژێری و بینێریت ئەنی ئەوە خاڵێکی نوێ لە زانکۆڵینە ئاگاداری ئەو بابەتە بن بەشێکی نوێ لە دهۆ کراوەتەوە ئەمساڵ کاکە هەڵوێست واڵێت بەشەکە ناوی چییە ئەگەر ئەزێت نێ بە تاوەکو بزانین زانیاریمان لەسەری هەیە یاننا تا خزمەت بکەین لە شێخان بەڵێ شیکاری نەخۆشەکان داخراوە بەڵام پەرستاری کراوەتەوە دەخێری ئەوە نازانم بەڕاستی قسمێکی تازە کراوەتەوە خۆشحاڵە بین ئەگەر معلوماتەکانمان بۆ بنێری بزانین ناوی چییە تاوەکو ئەگەر ئێسەر زانیاریمان نەبێت لە لایڤی داهاتوە ئینشاڵڵا لە خزمەتان نبین 66 بۆچی بەشێک باشە ئەگەر زانستی بێت زیاتر لە پەیمانگەکان ئەتوانین لە پەیمانگەکانی کارجێڕی لە پەیمانگەی تەکنەلۆجی هەندێک بەشی زیاتر بە پارالێلی وەرەگیرێت و هەروەها لە شەقڵاوە هەندێک قسممان هەیە بە زانکۆڵین و بەشێک هەندێکش بەشمان هەیە بە پارالێل و لە بەشە توبیەکان زۆر زەحمەتە مەگەر لە شیکاری نەخۆشیەکان لە تەقتەق ئەویش کە نزیکەی 65 و شتێکی وەرگرتووە ئەگەر ئیمساڵ دەرەجە بەرز نەبێتەوە دووبارە کاکە عزت هەمان پرسیاری کردوتەوە تاقانەکەمە پرسیڵێت چۆنی بەڕێز ئێمەشڵین زۆر باشین الحەمدولیلا باشی ئێوە هیوای ئێمەیە بست گەیم ئەندازیاری پرۆگرامسازی بە پارالێل پارەی چەندی دەوێت بە پارالێلیش چەندی دەوێت مامۆساژیان جواب ئینشاڵڵا ئێستا جواب دەدەینەوە بەسەر چاپ ئەلبەتە وەکو پارە نزیکەی 3 ملیۆن بۆ 3 ملیۆن و نیوی ئەوێت لەو دەورانەیە و دەرەجەش زانکۆڵین 95
پوینت حوتی وەرگرتووە بە پارالێل 93.962 وەرگرتووە. باشە بەڕێزم تکایە 1.7 لە وەرجێڕان دێتەوە. وەرجێڕان بۆچی باشە؟ ئایا داهاتی هەیە مەعەت پەرستاری یان وەرجێڕان باشترە بۆ ئافرەتان؟ ئەلبەتە بەڕێزم پەرستاری باشترە. هۆکارەکەی بۆچی باشترە پەرستاری؟ یەکەم لە ماوەی 2 ساڵە تۆ ئەگەیت بۆی بتوانی کار بکەی، ئیشی زۆرە، مەجای زۆرە بۆ ئیشکردن. تەکنیکی وەرجێڕانە بێ کەسان بناسی، شوێن بناسیت، ئیش هەیە یان نییە، ئیشی وەرجێڕان بەو شێوازە دەستەکەوێت تۆ کەی شەریکەیەک ئەناسی هەتاکو بیدۆست و ئیشی لەگەڵا یا منەظەمەیەک ئیشی لەگەڵا بکەی. ئەگەر پێشوەختە خۆت بۆی حاضر کرد بێت تەکنیکی وەرجێڕان باشترە، بەڵام ئەگەر بتەوێت تەواویکەیت و ئەمجا ئیشێک پێیا بکەی حتمما پەرستارێکە باشترە. نازانم ناوی بنێم چی؟ ماشەڵڵا شتێکی جوانە. ئەمە ئەڵێن ناوی بنە ئاسۆی زانکۆ. بەشی ئەندازیاری فڕۆکەوانی چەنی ئەوێ و بۆ کەس دەشێت یا باوە لە کوردستانە ینی لە داهاتوو سوودی دەبێت؟ بەڕێزم فڕۆکەوانی 2 ساڵ لە هەولێرە خوێنیت، 2 ساڵ لە ئۆکرانیا، واتە بەشە نەزەریەکانی لە هەولێرە خوێنی، بەشە عملیەکانی لە ئۆکرانیا خوێنیت. ساڵانە چل وەرەقەی پێویستە، زانکۆڵایینی نییە و ئەکید وڵات بەرەو پێشە ڕوا ئینشاڵڵا لە مستەقبەلە لە کوردستانیش باشە بێ. نازانین ئێمە 4 ساڵێکە کوردستان بەکوێ ئەگات و بەشێکی خراپ نییە بێ ئەمە ئەتر ئەکەوێتە سەر ئەوەی 4 ساڵی دیکە ئێمە ئەگەین بۆ ئاستی کە کۆمپانیا و با بڵێن هێڵی فڕۆکەوانی تایبەت بە خۆمانە بێ و ئیشوکاری تیا بکەین یان نا، یا ئەوەتاین لە ئەوروپا ئەکرێتەوە کارێک بە خۆ بدۆزیتەوە. کاکە ئاکار دووبارە هەمان پرسیاری کردێتەوە، وتمان بە نزیکەی دەرەجەیش پێویستە ئەگەر کردیت بکەی خراپ نییە، بزانین ئایا بە کردیت دەرەجەت بگاتە سەروی 73ەوە احتیمالی وەرگرتنت ئەبێ ئینشاءالله. بەشی فڕۆکەوانیمان جوابدایەوە، سیستمی زانیاریمان جوابدایەوە. دووبارە هەمان پرسیار، مەعهەد سەیدەلە لە شوێ هەیە؟ طبعا سەیدەلە لە سلێمانی، لە هەولێر، لە دهۆک هەیە وەکو مەعهەد و دەرەجەشی با بڵێن نزیکەی 88 پێویستە بەعام، 88 بۆ 90 بە پارالێلیش لە 85 تا 87 پێویستە. بەشی فڕۆکانیمان جوابدایەوە، کاکە ئاکارمان جوابدایەوە. 88.8 لە پەیمانگای دەرمانسازی وەردەگیرێ لە هەولێر. بەڕێزمەوە بزەبت ئەو کۆنمرەیە ساڵی پار وەرگیراوە. ئەم ساڵ ئەگەر دەرەجە گۆڕانکاری بەسەرانەیە، بەرز و نزمی بەسەرانەیە، بەرز نەبێتەوە ئینشاءڵڵا وەرەگیرێت. چەند شەمە دەتوانانی فۆرم پڕ بکەیتەوە؟ بەڕێزم ئێمە ئیمڕۆژ لەوێ بووین، هەرسەنە عوتڵە بوو، قرار نەبوو بچینە دەوام، بەڵام هەستمان کرد قەرەباڵغەیەکی زۆر هەیە، خەڵکێکی زۆر پێویستی پێیەتی، بۆیە ئەمڕۆژ چوینە دەوام و بەشێک لە قوتابیانمان ئاگادار کردەوە لە فەیسبووکی خۆمانەوە، لە سایتی وەزارەت بڵێن سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکەوە و لە کەناڵیش ئەگەر هەڵە نەبم ئێمە دامان نابوو بۆی بەڕێستان ئاگادار بن. بەڵامی تر لەمڕۆ هەتا پێنجشەم ئێمە لە خزمەتتانین. بەڵێنی جومعە و شەممە ناتوانم بدەم جارێ هەتاکو نەگەینا و ئاستەی لە هەمومان ڕێکەوین ئەگەر بکرێت لە جومعە و شەممەش ئینشاءڵڵا هەوڵەدەین لە خزمەتتانین، بەڵام با نەبێتە وەعد جارێک بڕیاری ئەوەمان نەداوە بەڕاستی. و ئەگەر مەبەستیشی ئەوەیە تا چەند شەممە دەتوانی فۆرم پڕ بکەیتەوە، شەممە سەعات 12 شەو سیستمی زانکۆڵاین دائەخرێت. ئیمڕۆ یەک شەمە هەتا ڕۆژی شەممە ساعت 12 شەو ئەتوانی فۆرم پڕ بکەیتەوە. ئەو پرسیارانمان جوابدا بووە. ئەگەر من لە کوردستان تەقدیمی زانکۆڵاین بکەم، لە شوێنێک وەرگیرام، ئایا ئەتوانم لە هەمان کاتیشدا تەقدیمی تورکیا بکەم؟ بەڵێ،
بەڵێ بەڕێزم زۆر زۆر ئاساییە هەروەکو ئەهلیەکان و زانکۆڵین بەڵام ئەگەر ئەوەی تورکیا زوو وەڵامت بۆ نایەتەوە ئاگدار بە زانکۆڵینەکەت تەقدیمکە هەچ کاتێک تورکیاکەت هاتەوە بەدڵت بوو ویستت بچیت ئەوێت هەڵوەشانەوە بۆ زانکۆڵینەکەت بکەیت باشە بەڕێزم بەڵام وەکو تەقدیمکردن کێشت نابێت پرسیارەکانمان گەیشتە بەشی فڕۆکەوانیمان جوابدایەوە ئەوەی ژمێریاریمان جوابدایەوە و ئەوەی کاکایزتیشمان جوابدایەوە کاکارجیان وەکو وتمان ئەگەر بە کرێدیت معادلە بچێت سەروی 73 نزیکی 73 ئەوانە ئینشاءڵڵا وەرەگیرێت ژمێریاری لە کۆلێژی پۆلیتەکنیکا بە ئاسانی وەرەگیرە هیچ مشکلەیەکت نییە بەڕێزم 96 بە پارالێل لە ئەسنان وەردەگیرێت لە دوهۆک ئەگەر دانیشتی دوهۆک بی ئینشاءڵڵا نزیکە لێوەیە و ئومێدەکەین وەربگیرەی بەڵام ئەگەر دانیشتی هەولێری تۆزێک زەحمەتە بۆ ئەویان بەڕاستی بەڵام ئەگەر لە دوهۆک بی و سەر بە پارێزگای دوهۆک بی ئومێدەکەی ئینشاءڵڵا من معدلم 85 زەهرا خانەڵەیە زانستیم لە یاسا بخوێنم سەر دەکەوم وەڵاهی بەڕێزم مەسلەی سەرکەوتن لە یاسا ئەکەوێتە سەر خۆت ئایا توانایی لەبەرکردنی یاساکان و مادە و برگەکانت هەیە توانای ئیستیعابی با بە کورتەکەی بڵێن دەرخکردنی هەموو ئەو شتانت هەیە توانای دەرخکردنت هەبێ بەڵێ بۆ سەرکەوتو نابی یعنی زۆر زۆر دوایە خۆ ناکرێ هەموو شتێک هەر لەبەر بکرێت تۆ هەر کاتێک کەیسێکە دەبێت پێویست بە شتێکە بێ ئەگەڕێیتەوە سەر کتێبی یاسا و بابەتەکان لە بەرەوەی زانیاریەکەت هەیە کە کوێ ئەو یاسایانەی نزیکە لێوەی مادە و برگەکان دەبێ بزانی بە نزیکەی بە شێوەیەکی گشتی ئەو کاتە لە کتابەکانە ئەتوانی سود ببینیت کاکار وەڵامیماندا بووە ڤارین ئەڵێ مامۆستا 81.7 هەیە پەرستاری پەیمانگەی تەکنیکی کەلار وەرمەگرێ ئینشاڵڵا بە سێرێکی کۆنمرەکان بکەین چونکە بەڕاستی ڕاستەوخۆ ناتوانین بڵێن وەرە گیرەیان وەرناگیرێ تاکو سێرێکی ئەو کۆنمرەکان نەکەین باشە بەڕێزم ئێستاکانە کەلار بەشی پەرستاری 80.289 بە پارالێل وەرگرتووە چونکە زانکۆڵینمان لەلا نییە تقریبا کۆنمرەکەت نزیکە لەوە ئینشاءڵڵا بە پشتیوانی خی گەورە ئومێت هەیە لێ وەربژیرێ ئەگەر سەر بە پارێزگای سلێمانی بی ئاگادار بە ئەندازیاری فڕۆکەوانی ئەندازیاری فڕۆکەوانی تقریبا 93 پێویستە وەکو دەرەجە و بۆ کەسیش باوەڕ ناکەم کێشەیەکی هەبێت ئەوواکەوێتە سەر کەسەکە خۆی کەی خوسرە و مامۆستا کەسێک 93 هێناوە ئێستا بۆ ئەم ساڵ کام کۆلێژ وەری دەگرێت بەڕێزم ئەو کۆنمرەیە ئەگەر لە شاری هەولێر بیت باشترین شوێن بۆی بایۆلۆجی پزیشکیە و هەروەها لە ئەندازیاریش فڕۆکەوانی کارەبا میکانیک و جیۆتەکنیک و ئەو بابەتانە ئەو بەندا و سەرچاوەکانی ئەو قسمانە شمولێکات و چارەسەری سروشتی لە کۆلێژی تەکنیکی تەندروستی هەولێر فیزیای پزیشکی لە کولەی علوم و هەندێک بەشی دیکەی علوم هەروەها علوم گشتی با بڵێن ببرن بایۆلۆجی گشتی ئەوانە ئینشاڵڵا وەرێگرێت 77.4 سیدات ئەیوب بەڵێت پەرستاری وەرەندەگرێت لە پارێزگای هەولێرم بەڕێزم لە هەولێر لە خودی شاری هەولێر وەکو پارێزگا لە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر ئەو کۆنمرەیە ساڵی پار لە پەرستاری ئێواران وەرگیراوە بەڵام ئەمەلت زیاتر لە شەقڵاوە لە کۆیە زیاتر هەیە ینی سۆران ئەوانە ئەمەلی وەرگرتن زیاتر بە پارالێل و ئەو بابەتانە هەیە لە سۆران تقریبا ئەمەلی بە زانکۆڵینیشت هەیە بەڵام تقریبیە
بەڵام لە خودی هەولێرە ئەمەلێکی کەمت لە هەولێرە هەیە بە ئێواران. کاکەکەی خوسرەومان جوابدایەوە بە هەمان شێوە هەرە پرسیارەی کردوتەوە ئەوەی فڕۆکەوانێکەمان جواب داوەتەوە. تکایە کۆنمرەی 84 کۆنمرەی 84 ئەگەر لە پەیمانگەکانە زیاتر وەکو پەیمانگەکانی پەرستاری شیکاری یان ببرن پشکنینی چاو و ددانسازی ئەو پەرستاری و ئەو بابەتان پەرستاری مناڵان یان پەرستاری گشتی پەرستاری ئافرەتان یان هەر بابەتێک لە شارەکان بە جیاوازی ناوەکانیان ئینشاءڵڵا زیاتر ئەو شوێنانەوە هەندێک کۆلێژیش هەیە ئەگەر ئەتوانی تەقدیماتی بۆ بکەیت یەک دوو بەشی بچووک با بڵێن مەبەستم لە ژینگە و ئەو بابەتانەیە لە کولی علوم و ئەندازیاری کەمێک زەحمەتە ئەو کۆنمرێ وەربگرێت لە بە خوارەوە بۆ ئاداب بۆ پەروەردە بۆ پەروەردەی بنەڕات بۆ ئاداب ئینگلیزی بۆ زمانی ئینگلیزی بۆ پەروەردە ئینگلیزی بۆ بنەڕەت ئینگلیزی ئەوانە تقریبن ئەو دەرەجانە شمولێکات یاسا نزیکە لێوەی بەو شێوازە. ئاساییە جوابێەوە بە ڕێزەماندایەوە شابانە کە پرسیاری 84 کردبوو ئەوە ئێستا تازە وەڵامیماندایە چونکە کۆمنتەکان پێ ڕۆین تۆزە سەبر و تەحملتان هەبێ هەتا ئەگەینە هەر هەمووی و لە خزمەتتان هەبین ئینشاءڵڵا. کاکە مەنسوورە پرسێ ئاساییە فۆرمەکە بەس پرسیاری گرنگەکان جواب بدەی واتە هەموو جواب نەدەی مەبەست لە پرسیارە گرنگەکان چییە؟ یعنی بۆ تۆ نفوس و ئەوەی دانیشتوی شوێیت و گروپی خوێن و ئەوانە داخل کریان نیتر هەر هەمووی بنووسێ باشترە چکە زانیاریە و گرنگە لەوانەیە لە وەرگرتنی قسم داخلیە خوانەخواستە ئەگەر مخصات گەڕایەوە ئەو پارەی ئەدەنێ چکە کاتی خۆی تەڵەبە 150,000 بۆ قوتابیانی دەرەوە ئەو 50,000ش بۆ قوتابیانی ناوخۆ سەرفەکرا لەبەرەوە نەوەک خوانەخواست ئەو شتە بگەڕێتەوە بێن خۆمان بێ با وەزارە گوێ لێ نەبێ دوایینەوە جێبەجێ کات. لە زانکۆی کۆی پرۆگرام سازی بە پارالێل 91.330 وەری دەگرێ با سێرێکی کۆنمرەکان بکەین بۆ کۆیە بزانین ئایا ئەو کۆنمرەیە وەرێگرێ لەو بەشەیاننا. پرۆگرام سازی 94.663 وەرگرتووە 91.4ی بە پارالێل وەرگرتووە ساڵی پار واتە ئەگەر چی لە سنوورەکەی بەڵام تۆزێک زەحمەتە. کاکە مەنسوورمان جوابدایەوە و زانکۆی پرۆگرام سازی بە پارالێل ئەوە جوابماندایەوە هەستەکەم پرسیارەکان زۆری دووبارە ئەبێتەوە. مامۆستا هەندەسە کیمیا باشترە یان علوم کیمیا بۆ کچەکان یان بۆ کچان؟ وەڵاهی طبعا هەندەسەی کیمیا ئەبێتە ئەندازیاری کیمیایی و لە شەریکاتی نەوت و بەردەوام لە دەرەوە و ڕێگەی دوور و هاتوچۆ ئەو بابەتانەیە. هەرچی علوم کیمیایە زیاتر لەناو مختبەراتە ئیشەکەی تەوقعەکەم لە وڵاتی ئێمە زیاتر حەزیان بەوە بێت کە لە شوێنێکە لە ئۆفیسێکە ئیش بکرێت نەگەوەی ئیشی دەرەوەتە بێ و بەردەوام لە گەڕان و ئەو بابەتانە بێت. جوابی کاکە مەنسوورماندایەوە جوابی کاکە ئەحمەدیشماندایەوە. نیانە پرسێت زانستی لابووری پزیشکی چییە؟ مامۆستا بەشێکی باشە. زانستی لابووری پزیشکی هەمان شتە لەگەڵ با بڵێن بابەتی شیکاری نەخۆشیەکان. لابووری پزیشکی هەمان شتە بەشێکە تایبەتە بە پشکنین و شیکاری و ئەو بابەتانە. ناڵم بەشێکی خراپە بەڵام لەو ئاستەیانی ینی بەڕاستی چونکە داهاتۆکەی تا ئێستاکانە بەو شێوازە ڕوون نییە بتوانین قسەی لەسەر بکەین. من زۆر پرسیارم لە بۆ دکتۆرە بەڕێزەکان کردو ئەو ڕێزانی لە زانکۆکانن
لە شیکاریە معلوماتیان هەیە قسم لەگەڵیان نەکردووە بەو شێوازە باسییان نەکردووە کە من بتوانم قوتابی هان بدەم بۆی ئێستا بەشی سەرکردن بەشی شیکاری بەشی بایۆلۆجی پزیشکی ئەو بابەتانی سم خۆم چۆن لەبەر معلوماتم لەسەر مایکرۆبایۆلۆجی و کیمیای کلینکی ژیانی هەیە ئەڵام هیچ کەسە ڕووی لێ نەکات بە هەموو قوتابێکم تو ئەگەر لە لیستەکەش هەڵیشی بژارد بێ پێم وتۆ کە ڕەشی کاتەوە لەبەروی بەڕاستی زانم هیچ مستەقبلێکیان نییە و شێوازێکی بۆ شێوە ئیسفادەیان لێ ناکەی بەڕاستی داهاتویان باش نابێت ئەو بەڕێزانەمان جواب داوەتەوە علوم کیمیامان جواب دایەوە لابۆری پزیشکی کچەشا ئەپرسێت 76.85 شیکاری نەخۆشیەکان بە پارالێل ئەگەری هەیە لە سۆران وەربژیرێت 76.85 لە سۆران ئێستاکانە ئینشاڵڵا وەڵام دەدەینەوە بۆ ئەو بابەتە بەڕێزم سۆران شیکاری نەخۆشی 71.182 وەرگرتووە بە پارالێل 77.143 وەرگرتووە بە زانکۆڵین و پەرستاریشی 75.578 ببورن و پارالێلیشی 73.206 ئەوە سەبارەت بە ئەو پرسیاری ئەو بەڕێزە کە بەڕێز کچەشا پرسیێتی کاکە ئەحمەد وەڵامەکەیماندایەوە کاکە مەنسوور وەڵامیماندایەوە مازیار سیروان مامۆستا زانستی بایۆلۆجی کە لە ڕاپەڕینە تازە کراوەتەوە دەرەجەی بەرزە تەوەقعی دەوروبەری 1970 و ئەو دەوراناکەین چونکە بۆ خۆی ئەگەر هەڵە نەبم با بڵێن تاقیگەی پزیشکیەکەی ئەویشی بەرزە و لەبەرەوەی نوێیە ناتوانین 100% بڵێن چەندی ئەوێ بەڵام بە نزیکەی ئەگەر هەڵە نەبم تەوەقعی نزیکی ئەو دەرەجاناکە وەکوتم دەوروبەری 1970 ئەوانە و ئێستاش هەوڵە دەم ئەگەر دەرەجەکەیمان دەستکەوێ ئینشاڵڵا بزانم لە زانکۆی ڕاپەڕین با بزانین تاقیگەی پزیشکەکەی 95 وەرگرتووە کیمیا 91 وەرگرتووە بۆیە تەوەقعی دەوروبەری 90ەکەین بەڵام لەوێ قسمەکە تازەیە ینی تەوەقعی ئەو نزیکانەکەین 90 ئەیترا لەو دەرەجانەیە یاریەکات بەشی فڕۆکەوانیمان جواب داوەتەوە هەر هەمووی کاکە مەنسوور جوابماندایەوە کارزان KS ئەڵێت تکایە باسی دەرمانسازی پەیمانگا بکە بەڕێزانم پەیمانگا دەرمانسازی بەشێکە کە تایە دەرمانە خوێنی سەرەتاکانی دەرمان و بەکارهێنانەکان و ئەتوانی لە سەیدەلیەکە ئیش بکەی بەڵام ناتوانانی سەیدەلیە بۆ خۆت دابنەی معدەلی لە دەوروبەری 88 بۆ 90 بە زانکۆڵین و بەشێکی باشە لەم ڕۆژگارەیە داهات و ئیشکردنیشی باشی هەیە ئەتوانیت ئیشی تایە بکەیت بە هەمان شێوە وەڵامی کاکە مەنسوورمان داوەتەوە هێلین جەمال 86 ئینگلیزی وەرم دەگرێ 86 تقریبا بەڵێ ئەگەر هەڵە نەبم لە زانکۆی سڵاحەدین ئەو کۆنەمرەیە نزیکە زانکۆی سڵاحەدین با بزانین ئینگلیزی کۆلێژی زمان بەڵێ 85 وەرگرتووە پارالێلیشی 79 نانی ئینشاڵڵا ئومێدەکەین نزیکە لە بەڕێستەوە وەڵامی کاکە کەیخسرۆماندایەوە کاکە مەنسوورمان جواب داوەتەوە کانیا و هیچ بەشێک نادۆزمەوە بۆ کۆنەمرەی 92 ئەڵێ چی مامۆستا طبعا 92
بایۆلۆجی گشتی، فیزیای پزیشکی، چارەسەری سروشتی، بەشەکانی تری کولی علوم، هەندێک باوی بەشی بایۆلۆجی پزیشکی بە پارالێل و ئەو بابەتانیانی زیاتر شملی ئەو کۆنمرەیەکات لە هەندەسە فڕۆکەوانی جیۆماتیک، بەنداوەکان، کارەبا، تقریبەن فڕۆکەوانیش نزیکە لێوەی ئەو بەشانە ئەینە. سایە خان ببوورە پرسیارەکەت چی بووە کە زۆر ئەتەوێ جوابەکەی وەرگری. بەڕاستی هەستەکەم و پرسیارانەی سەرەتا هەمووی جواب داوەتەوە. ئەگەر جواب نەداوت دووبارە پرسیارەکە بنووسەوە ببوورە تاوەکو بەوردی جوابت بدەمەوە. 87 زانستی بۆ چ بەشێک باشە؟ 87 جارێ دیکەڵێمەوە نزیکە لە فیزیای پزیشکی و هەروەها دەرمانسازی بە پارالێلەکەی و شیکاری نەخۆشی و پەرستاری و بەشەکانی تری پەیمانگە و یەک دوو قسمی کولی علوم ئەوانش نزیکن لێوەی کولیە ئاداب ئەوە مشکلەی نابێت و یەک دوو بەشی هەندەسی وەکو بەندا و سەرچاوەکانی ئاو وەکو کارەبا و ئەوانە نزیکن لێەوە. سیا قادر 94 ئایا لە بەشی زانکۆی پۆلیتەکنیکی بێهۆشکاری سلێمانی وەرم دەگرێ؟ بەڕێزم ئەگەر دانیشتوی سلێمانی بیت لە سنووری وەرگرتنەکەی ناڵێن وەرەژیرەی 100%، بەڵام لە سنوورەکەی ئومێدیشت تۆزێک کەمە، چونکە بۆ گشتی 97 وەرەگرێ. ئەگەر 2 دەرەجەش بینە خوارەوە 95 دەکات. ئەگەر 2 دەرەجە نیش بینە خوارەوە بۆ پارێزگا کە تۆزێک زەحمەتە لەو بەشە پزیشکی بەرزانەیە ئەوەندەدا بەزێت، ینی تۆزێک زەحمەتە، بەڵام مەڵین لە سنوورای بەش انشاءالله ئەمساڵ بتوانیت وەربگیری. و فڕۆکەوانیمان جواب دایەوە وەڵامدانەوەی هەموو فۆرمەکان چییە ئەوەیمان کرد. بە پارالێل چەندی دەوێت ICT ئەگەر هەڵە نەبم لە دەوروبەری 80 و شتێکە، چکە بەڕاستی دەرەجاتیمان لەلان نییە، داوای لێبورد نەکەم بە دەقیقی دەرەجەی وەرنەگرتووە ئەویان، بەڵام لە دەوری هەشتاکانی ڕەنگە بێت ئەو بەشە، چکە بەشێک نوێیە بەڕاستی و کۆنمرەکەشیمان دەست نەکەوت، داوای لێبورد نەکەم کاکە مەریوان. ئەم پرسیارانە ئەدنازیاری فڕۆکەوانی ئەوانمان جواب داوەتەوە. زانستی بایۆلۆجی لە ڕاپەڕی تازەکراوەتەوە وەڵامماندایەوە و ئەوانەی دیکەشمان جواب دایەوە. فانسی کینگ 78 بە پارالێل لە کۆلێژی پەروەردەی ئینگلیزی وەردەگیرێت کە نمرەی ئینگلیزیم 62 بێت و نرخەکەی چەندە؟ 78ەکە لە تربیە لەوانەیە با دڵنیاشبینەوە لەی پەروەردە ئینگلیزی 83 وەرگرتووە زەحمەتە و پارالێلەکەی 78 ئێوارانەکەی 72 لەبەرەوەی ئینگلیزیت کەمە، نزیکەی 20 دەرەجە لەسەر ئینگلیزیە، بۆیە تەوەقوعەکەی دەرەجە زۆر دابەزێ مەگەر بە ئێواران بتوانیت پارالێلەکەی تۆزە زەحمەتە بێ بۆ بەڕێزت. ئەو پرسیارانە مامۆستا باسی پزیشکی ڤێرتەرنەری بکە. ڤێرتەرنەری یەکێکە لەو بەشانەی زیاتر لە 15 ساڵ لەمەوە بەر من وتومە بەشێکی زۆر زۆر باشە. چەند دۆست و هاوڕێیەکی خۆم کە کۆنمریان وەرگیراوە ئەو کاتانە، دکتۆر سیروانی بەڕێز ئێستا لە شاری هەولێر خزمەتەکە، دکتۆر سامان کە ئێستا لە زانکۆی ڕاپەڕین لە بەشی تاقیگەی پزیشکیە، زانستی تاقیگەی پزیشکی، بەشی ڤێرتەرنەری تەواو کردووە، دکتۆرا و ماستەرەکەی لە تورکیا تەواو کردووە، کەسێکی زۆر شارەزای الحەمدولیلا، زۆربەی کاتەکان لەگەڵان دانیشتوم. بەڕاستی بەشێکی زۆر زۆر باشە، هەتاکو مەرحەلە چواریش ئەگەر هەڵە نەبم تەڵەبە زیاتر مەوازعی طبعامە خوێنێ، لە مەرحەلە 4 و 5 ئەگەر هەڵە نەبم جیاکارەیەکی بچووک دروست دەکرێ،
ئەو بەشی ڤێرتەرنەری ئەشوێنن بە تایبەت. ئەو پرسیارانە دووبارەیە مامۆستا ڕێبەری ئەم ساڵ بڵاو کراوەتەوە. حەز دەکەم لەسەر ڕێبەری زانیاریەکتان بدەمێن. زۆربەی قوتابیان پێیان وایە کە ڕێبەری بڵاو کرایەوە لەگەڵ ناوی کۆلێژەکان کۆنمرەش ئەدرێت. نەخێر بەڕێزم. بۆ هەردوو پرسیارەکە بۆ هەردوو حاڵەتەکە ئەڵێم نەخێر، نە ئەوەتانی ڕێبەریەکە بە ڕێک و پێچی بڵاو کراوەتەوە و نە کۆنمرەشت بۆ دائەنات. ڕێبەری تەنها ئەو زانیاریە نوێیانەیە، ئەو گۆڕانکاریانەیە، ئەو ڕێنمایانەی کە هەیە بۆ تۆ وەکو قوتابیەک کە لە پۆلی 6 ئەچیتە زانکۆ ئەبێ بیزانیت بۆ نمونە گواستنەوە چۆن ئەکرێت، دابەزین چۆن ئەکرێت، کۆنمرە چۆن حساب ئەکرێت، وردەکاریەکان بەشەکان چین، قسمەکانیان چین، زانکۆکان چەند زانکۆمان هەیە، زانکۆ ئەهلەکان چیمان هەیە، بەڵام بە هیچ شێوەیەک باسی دەرەجە ناکرێت و فۆرمیش بڵێن ڕێبەریش تا ئێستاکانە نەگەیشتۆتە دەستمان بەڕاستی هەتا لە سایتی زانکۆلاینش بڵاو نەکراوەتەوە. زانستی بایۆلۆژی لە راپەڕین تازە کراوەتەوە، وەڵاماندایەوە ئەو پرسیارانی دیکەمان جواب داوەتەوە. کاکە پشتیوان ئەڵێت 95.3 سلێمانی چی وەری دەژیرێت؟ ئەلبەتە لە سلێمانی لە 95 ئەگەر هەڵە نەبم شیکاری لە زانکۆی پۆلیتەکنیک و هەروەها بێهۆشکاری لە زانکۆی پۆلیتەکنیک، پەرستاری، ئەوانە نزیکە لێیەوە. ئەگەر هەڵە نەبم ئەوانە کۆمەڵێک بەشن، بەڵام بە زیاتر دڵنیابینەوە لە دەرەجەکان. زانستی تاقیگەی پزیشکی لە هەڵابجە 94 و شتێکی 93 وەرگرتەوە بۆ خەڵکی دانیشتووی پارێزگا بەشی تاقیگەی پزیشکی کە ئەویش نزیکە لە 95ەوە و هەروەها بەشەکانی تر ئەوانەی نزیکە شیکاری نەخۆشی و پەرستاری و بێهۆشکاری وەکو باسمان کرد نزیکن لێەوە کە دانیشتوی پارێزگای سلێمانی بیت و بەشەکانی کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیکی سلێمانی، تەکنۆلۆژیای زانیاری، داتابیس، تۆڕەکانی کۆمپیوتەر، ئەوانە شم لێکات و بەشە هەندەسەکانش ئەندازیاری گەیاندنمان هەیە، نەوت و زەمان هەیە، میکانیک، پلانسازی شار، توانای کارەبایی، ئەوانە هەر هەمووی ئەتوانێت ئینشاءڵڵا لێ وەربگیرێت و خودی زانکۆی سلێمانی ئەگەر ئەویش بکەینەوە تەماشایش بکەین بزانین بەشەکانی ئەو ئەڵێتی زانکۆی سلێمانیش بە هەمان شێوە بەشەکان ئەوەی 95 لێوەی نزیک بێت، تەلارسازی، شارستانی، سەرچاوەکانی ئاو، کارەبا، بایۆلۆجی، کیمیا، کۆمپیوتەر لە کۆلێژی زانستنەوانە، فیزیا ئەوە هەر دەرەجەکە بێگومانە و بزانین ئەگەر لە غێری ئەوانە پەروەردە ئەو بابەتانش کێشەی نابێت. ئەوە لە شاری سلێمانیە ئەو کۆنمرانە ئەگە بچینە گەرمیان و هەڵابجەوانش بەشی زۆریان تایە هەیە. مامۆستا چ بەشێک باشە بۆ کۆنمرەی 86.5 86.5 و ئەوانە وەکو باسمان کرد، ینی بەشەکان زیاتر لە نزیکی ماحەدان، کۆلێژەکان چەند بەشێک لە کۆلێژی زانست یان نەگەر بەش هەبێت لە کۆلێژی ئەندازیاری احتیمالات هەیە بوو نزیکیانە و پاشان ماحەدەکانە کە باسمان کرد پێشووتر. ئەگەر جنسی عێراقیم نەبێت و کارتی نیشتمانیشم نەبێت ئەتوانم فۆرم پڕ بکەمەوە. خۆی لە حەقەدا ئەگەر هیچیانە نەبێت باش نییە، بەڵام ئاسایی ئەتوانی پڕیکەیتەوە، ئەتوانی ژمارەی سەر نفوسەکە بەکاربێنیت بۆ جنسی عێراقیەکە و بۆ کارتی نیشتمانەکە، بەڵام گرینگە کارتی زانیاری بتاقی بایعەکەت پێ بێت لەگە نفوسەکە. ئێناس نازم 84.85 یەکێک لەو دوانەیانە مەعهەد پەرستاری وەردەگیرێم. بەڵێ بەڕێزم ئەو کۆنمرەیە
کۆنوەرەیەکی باشە و نزیکی وەرگرتنە کێشەیەکت نابێت ئینشاء الله بە پشتیوانی خۆی گەورە. فانسی ئەپرسێت 78 بە پارالێل لە بەشی پەروەردە وەردەگیرێت لە هەولێر کە نمرەی ئینگلیزیم وەڵامی مادایەوە ئەو بەڕێزە واتە چۆن دەچێتە ئۆکرانیا بەڕێزم ئەو سیستمی با بڵێن بەشی ئەندازیاری فڕۆکەوانیە ڕێککەوتنێکە لە بینی زانکۆیەک لە ئۆکرانیا و زانکۆی سەلاحەدین لە هەولێر لێک تێگەیشتنیشیان کردووە تەڵەبەی بۆ وەرەگرن کاتێک تۆ دو ساڵی یەکەم نەزەریەکانت هەمووی لە هەولێر وەرەگریت 2 ساڵی دووەم ئەبێ بیستە وڵاتی ئۆکرانیا سەفەری ئەوێ بکەیت لەوێ عملیەکان واتە تۆ بە عملی ئیشوکار لەسەر با بڵێن ئەندازیاری فڕۆکەوانیەکەیت بە عملی لەوێ ئیشەکەی واتە سەفەری ئەوێ ئەەکەیت لە زانکۆکەی ئەوێ ئەخوێنیت بۆیش ساڵانەی چل وەڕقەیە چونکە عەقدەکە لەگەڵ ئەو زانکۆیە واتە ئەمان 2 ساڵی نەزارێکە لێرە پێ دەڵێن بۆی تۆ سەفەری دوور نەکەی 4 ساڵ تەمەنێکە و تۆزێ دوور درێژە لە وڵاتان 2 ساڵی دووەم کە عملیە ئەچیتە ئەوێ. پەرستاری تەقتەق چەندی پێویستە؟ پەرستاری تەقتەق ئەگەر هەڵە نەبم کۆمەڵێک ئەوەی هەیە با بڵێن پارالێل ئێواران و هەروەها بەشی با بڵێن زانکۆڵاینی هەیە ئێستێشەڵا کۆنمرەکانت پێڵێن پەرستاری تەقتەق 77.143 لە زانکۆڵاین 72 لە پارالێل و 67.429 لە ئێواران باشە بەڕێزم بە هیوای ئەوەی دەرەجەکە پێت گەیشتوێ کە خوێنمانەوە ئەو بەڕێزە وەڵامماندایەوە ئەحمەد جەزا مامۆسا 97 بۆ پارالێل دانوەری دەگرێ ومێ دەکەین ئینشاءالله یعنی ڕاستی ناتوانین بڵێن 100% چونکە من لە سەرەتاوە ئەو قسەیان کردووە لە مەسەلەی کۆنمرەیە ئێمە ناتوانین 100% بە هیچ کەسێک بدەین بڵێن وەرەگیریان وەرناگیرێ بەڵام ئەڵێن ومێ دەکەین ئینشاءالله کە وەربگیرێت دەرەجەکە لێوێ نزیکە بۆیە ئەو قسەیەکەین. ئەو بەڕێزەمان جواب داوەتەوە زولەیخا فەرهەنگ ببوورە مامۆسا من 94.6م هێناوە دەبێت کۆلێژی سڕکردن وەرم نەگرێت ئەگەر دانیشتووی دهۆکیت ئەوە حسابێکە ئەگەر دانیشتووی دهۆک نیت حسابێکی ترە چکە هەموو کاتوتومانە ئەبێ وریای ئەو بابەتە ببین باشەڵا ئەویش تەمەشایەشی بکەین هەر بۆ دڵنیایی بزانین ئایا ئەو بەڕێزە بەشی سڕکردن لە دهۆک بەشی سڕکردن لە شاری دهۆک 96 وەرگرتەوە بە گشتی واتە ئەگەر کەسێک لە هەولێرەوە یا لە سلێمانیەوە بڕات 96 وەرگرتووە ئەگەر 2 دەرەجەی لێبێنی نەدەرەوەکە بۆ خاوەن ماڵ با بڵێن ئەوەی ئینشاءالله ئومێ دەکەین بە ڕێزیشت وەربگرێت. قەڵەم ئەپرسێ بۆ فۆڕم پڕکردنەوە چی شتێک پێویستە بەڕێزم ئەگەر کارتی نیشتیمانیت هەبێ ئەوە با بڵێن لەگەڵ کارتی زانیاری و بتاقەی بایعەکەت بەسە ئەگەر کارتی نیشتیمانیت نەبێ پێویستە نفوس جنسی عێراقی بتاقەی بایع و کارتی زانیاریت پێ بێت باشە بەڕێزم. ستارشاین ئەپرسێت 93 چی وەری ئەگرێت بەڕێزم وەکوتمان 93 لە بایۆلۆجی پزیشکی نزیکە لە چارەسەری سروشتی لە فیزیای پزیشکی لە دەرمانسازی ینی هەندێک بەشی هەندەسە وەکوتمان لە فڕۆکەوانی بە خوارەوە وەکو میکانیک و جیۆتەکنیک و هەروەها بەشی بەنداوەکان بۆگورە کاگیات دوای جواب دەدەینەوە ئینشاءالله ئەوە دیارە نوێنەرەکەمان تەلەفۆنەکە ئینشاءالله سبێنێ دەوام نابێت هەمووتان بڵێن ئامین بەشکم بەیانی ناچمە دەوام و لە خزمەتان نابووم بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین
هەفتاهەشت پارالێل وەردەگرێت لە مەحەد سەرکردن 1970 لە مەحەدی سەرکردن وا هەستەکەم ئەو دەرەجەی ئینشەڵا وەربژیرێت چونکە ئەگەر هەڵە نەبم ئەو بەشە ئینشەڵا بەشی سەرکردن 1970 ڕێکی وەرگرتووە بە پارالێل 1970 ڕێکی وەرگرتووە ئەگە دەرەجە زیاد و کەم نەکە ئینشەڵا کێشە دروست نابێت کانیا و ئەپرسێتەوە ئەڵێ 92 مەبەستم زانکۆکانە واتە مەبەستی کۆلێژەکانە بەڕێزم ئێمە وەکوتمان فیزیای پزیشکی چارەسەری سروشتی بەشەکانی هەندەسە سەرچاوەکان و بەنداوەکانی ئاو کارەبا و میکانیک و جیۆتەکنیکە میکانیک و میکاترۆنیکە شتێوایە ناوەکەی لە کۆیە لە سۆران لە ئەوانش بەشی زۆر هەن ئەگەر بۆ دڵنیایی زیاتر ئەتوانێت بینەری ئەو ڤیددیوانە بی کە لە سەرکەمترین کۆنمرەکان لە پلەیلیستی کەناڵەکەمانە بیکەرەوە تامنێڵی بەشی پزیشکی لەسرە باگراوندەکەی سەوزە و کەسێک بە ئەشیای دکتۆریەوە بڵێن لە سەرەتی هەشدە ڤیددیۆمان هەیە لە وێنانە بۆی هەموو بەشەکان بە تەواوەتی بناسیت زیاتر لە وێنانە متابعی ڤیددیۆکان بکە ئینشاڵڵا بۆی زانیاری زیاتر وەربگری سایە ساڵح بێ زەحمەت کۆنمرە 84.5 کوێ وەری دەگرێت بەڕێزم سایە خانێمە وەڵامی ئەو پرسیارەماندایەوە بەڵام دووبارە لەبەر خاترەوەی دووبارە پرسیارەکەت کردوتەوە پێ دەڵێن 84.5 لە مەعهەدی ببرن پەرستاری و شیکاری بەرەو خوارەوە وەرە هەمووی وەرەگرێت و هەندێک بەشی کۆلێژمان هەیە بەو کۆنەمرانە ئەتوانیت تەقدیم بکەیت پەرستاری وەردەگرێت ئیناسخان وەڵامی بەڕستیشماندایەوە ئینشاءڵڵا ئەو کۆنمرەیە بە پشتیوانی خۆی گەورە وەرەگیرێت چونکە پارەکە لەو سنوورەیە وەرگیراوە ئیناسخان و سایەخان تقریبا وەڵامەکانیان هەمان شتە ئەو بەڕێزاڵە تەعین بۆ مەسائی زۆرترە یان سەباحی ئەلبەتە تەعینات خۆی لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستانە بۆ هیچ شتێک نییە ئەهلەکانیش ناپرسێتەوە تۆ ئێوارانی پارالێلی حکومی تەواو کردووە ئەهلی تەواو کردووە ئیشی لە تۆ ئەوێت بەڵام ئەگەر باسی حکومەتی عێراقی بکەین نەخێر هیچ جیاوازیەک ناکرێت لە هەر شوێنێکە تەخەڕوجت کردوێت مەسائی بێت سەباحی بێت سانکۆڵاین بێت پارالێل بێ هەر سیستمێکە ناوی لێرە گرنگەوە تەخەڕوجی کردبێ و دەرەجە و شادەی باوەڕپێکراوی خۆی هەبێت کاکە مازیار جواب میماندایەوە و ئەو بەڕێزەش بۆ ئۆکرانیا بۆچی ئەڕوا ئیناسخان وەڵاممانداوەتەوە دیلانە پرسێ مامۆستا من لە معدەلم هەفتە چ بەشێک باشە بۆ ئایا لە پەیمانگەی هەولێر وەرەگیرێم معدەلی هەفتە ئەگە مەبەست بەشە پزیشکەکانە نەخێر لە هەولێرە زەحمەتە ئەو کۆنمرەیە تەنانەت ئێوارانی ژوەرت بگرێت بەڵام ئەگەر شەقڵاوە ئەگەر کۆیە ئەگەر تەقتەق ئەوانە سۆران پڕ بکەیتەوە ئیشەڵا ئومێدەکەیە وەربژیری باقیەکەی دیکە ئەمێنێتەوە لە کۆلێژی تەکنەلۆجی هەولێر پەیمانگەی تەکنیکی کارجێڕی هەولێر و کۆلێژی تەکنیکی کارجێڕی هەولێر پەیمانگەی تەکنیکی کارجێڕی هەولێر دوشتی جیاوازن ئەو پەیمانگای ئەو کۆلێژە ئەلەوانە هەمووی ئەتوانیت ئەو کەیسایە خان وەڵامماندایەوە ئەو بەڕێزانە ئەم پرسیارانەمان هەمووی وەڵام داوەتەوە هەفتاهەش بۆ ئینگلیزی وەڵامماندایەوە 93 چی وەرێگرێ وەڵامماندایەوە مەحەد سەرکردنمان وەڵام داوەتەوە ئەو ناوە نیوە کۆریە نازانم بەڕاستی شتێکی سیر نووسراوە 88.8 وتمان لە پەیمانگەی دەرمانسازی ئومێدەکرێت ئینشەڵا وەربژیرێت ئەو چەند جارێکیش پرسیارەکەی دووبارە کردوتەوە زیاتر لە 10 جار ئەو پێ ئەڵێن ئینشەڵا ئومێدەکرێت کە وەربژیرێت سەباحی و مەسایەکەمان جوابدایەوە
ئەم پرسیارانە زیاتر دووبارن وەڵامی هەمومان داوەتەوە. سایەخان وەڵامیمان دایەوە و ئەلێرانە هەندێک پرسیاری تازەمان هەیە. دەرەجەم 98 بۆ تۆ بۆ دەگیرێت. بەڕێزم ساڵی پار 98.4 وەرگرتووە لە هەولێر، یان نزیکەی تەوەقوعکری ئەمساڵ بگاتە 98.8 ئەوانە. ئەگەر 98 تەواوە تۆزێک زەحمەتە، زیاتر بۆ دانسازی و دەرمانسازی ئەوانە گونجاوە، بەڵام بە پارالێل بەڵێ ئومێدەکەن ئینشەڵا کۆنورێ وەربگیرێت. کاکە مازیارە پرسێت ئەگەری هەیە پەرستاری پارالێل لە 3 نمرە بەرز بێتەوە. ناتوانم بڵێم بەڵێ، بەڵام احتیمال هەیە هەتا دەرەجە و نیوێک بەرز ببێتەوە. و سایەخان وەڵامیمان داوەتەوە، پرسیارەکە چەند جارێک دووبارە کردوتەوە. پەیمانگەی دەرمانسازی پارالێلەکەی چەندە؟ پارالێلەکەی 84.5 لە هەولێر، ئێوارانەکەشی 81 بوو کە ئەمساڵ نەکراوەتەوە لە هەولێر و لە سلێمانی نیمانە. و سیدات ئەیوب بە پرسێشیکاری باشتریان پەرستاری. من هەمووجا وتەیەکم زۆرجە لە ئەفلام کارتۆنەکانە بینین دوو سیارەکە سیباقاتەکەن یان دوو کەس کە سیباقاتەکەن، ئەو تۆزە دێتە پێشەوە، ئەویانە ڕاتەوە پێشەوە. پەرستاری و شیکاری بەو شێوازەیە، ئەنی هەرچیان لە یەک ئاستان، بەڵام لە هەندێکشان پەرستاری پێشەکەوێت، لە هەندێکشان شیکاری پێشەکەوێت. ئەحمەد جەزا پرسێ معدەلم 97 ددان وەرم دەگرێت لە کەرکووک. وەڵای بەرزم معلوماتی کەرکووکم نییە. کەرکووک خۆی تەڵەبەی دێتە ئێرە، بۆیە معدەلی ئەوەی زۆر زۆر بەرزە، هەتا 100 ئەڕوا و لەوێنانە نازانم هەندێک شتیان بۆ باس کردم شتێکی زۆر سیر بوو بەلامەوە، معدەلی 105 و 106یان باسە کرد. ئیتر نازانم ئەو لەسەری 100 معدەلە لەکوێ دێ و چۆن دێ نازانم، من معلوماتش لەو شێوە بەڕاستی نەبووە ببورن. بەڵام بۆ کەرکووک معلوماتم زۆر دقیق نییە، حەز ناکەم شتی غەڵەتت بدەمێ. کاکە سیداد وەڵاممان دایتەوە و ئەو بەڕێزانەمان ئەڵێ کاکە عەبدوڵڵا عەباس خارەی خۆشەویستمان هاتەوە، یاخوا بەخێربەی خارە. ئێستا چەند بەش داخراوە لە سنووری پارێزگای هەولێر؟ ئەوانەی من بزانم ئایتی لە هەولێر داخراوە، ئەوانەی ئێمڕۆ متابعەم کردو لە زانکۆڵایینە قسمی دیکەم نەبینیوە داخرابێت، تەنها بەشی ئایتی لە کۆلێژی تەکنەلۆجی داخراوە و ببورن بەشێکیش لە ڕێبەری گەشتیاریش لە هەولێر داخراوە، یعنی لە پەیمانگەی تەکنیکی کارژێڕی ئەو دوو شوێنە وەکوتم داخراوە. 88 ژەومان جواب داوەتەوە، شیکاری باشترێنەوە. هات با بزانین پرسیاری زۆرمان ماوە، بەڵام کاتەکەمان بەداخەوە تەواو بووە، بەڵام هەوڵەدەین هەندێک کۆمنتی دیکە هەر وەڵام بدەینەوە ئەگەر بە خێراییش بێ. با بگەینە ئەو شوێنەی کە پرسیارەکان گەلێگە لە زۆرن بەڕاستی داوای لێبوردنەکەین ئەگەر نەتوانین هەمووی جواب بدەینەوە وەکوتم، چونکە ئەبێ بەڕاستی چۆنەڵێیت ئەوانە بەڕاستی پرسیارێک گەلێگە لە زۆرمان بۆ هاتووە و ئەڵێ ئەمێ بەڕاستی بگەم بە شوێنێک زانکۆی تەکنیک و زانکۆی گشتی تەندروستی، بەڕاستی ئەوەنە پرسیارەکان زۆرن نازانم وەڵامی کامیان بدەمەوە. بەڕاستی شەست هیچ ئەگەر هەیە پارالێل هەیە بۆ زانکۆ، بەڵێ کۆلێژەکان هەندێکن بە پارالێل نا بەڵکو بە ئێواران ئەتوانی بە 6 پڕی بکەیتەوە. جیاوازی چییە لە نێوان زانکۆی تەکنیک و زانکۆی گشتی؟ ئەومان باس کردو، زانکۆی پۆلی تەکنیکەکان زیاتر ئیشی عەمەلیەکەن وەک لە ئەوانەی کە بەزمتان خۆشە لێنەوە. منش کاتم تەواو بۆ نادام چۆن جواب پرسیارەکان بدەم.
با بڵێن پۆلیتەکنیک زیاتر ئیشەکانیان عملین وەک لەوەی کە نەزەری بێت کاک خەسرۆ هاتەوە ئەویش سراو ئەو کاتتان باش چیە هەرەوەندا چی برم بەسە جواب دۆ کاکە جواب دە چاوەڕێنەوە بەڕێز 96.3 لە کوێ وەردەگیرێت وەڵاهی 96.3 ئومێد دەکەین لە بینی دەرمانسازی و ددانسازی ئینشاءالله لەو کۆنمرانە ئینشاءالله ئومێد دەکەین ینی وەربگیرێت بەڵام ددانسازیەکە زیاتر لە پارالێلەوە نزیکە پەرستاری هەولێر چەندی دەوێت مەبەست کۆلێژە کاکە نەوزاد یان پەیمانگە ئەلبەتە هەردووشیت بۆ ئەڵێن بەسەر چاو پەرستاری لە هەولێر 84.5 وەرگرتووە ئەگەر لە کۆلێژەکەشی دڵنیابینەوە ئەوەتانێ پەرستاری هەولێر 94.33 وەرگرتووە وەکو کۆلێژ 85 وەکو تقریبا 85 وەکو پەیمانگە بێزەحمەت تا لەبیرمان نەچووە باسی ئەو بەشت کرد بەشی تازەی ئینتەرنەشنال مارکتینگەکە وڵای باسمان نەکردووە کە ئەو بەشە تازە کرایەتەوە بەشێکی زۆ باش تازە نیە 3 ساڵە هەیەمانە بەشی مارکتینگ ئینتەرنەشنال مارکتینگ ئەند لانگویج بەزانام تقریبا نایشی وای لە وڵاتەیە بەشێکی زۆر باشە بازاڕگەری نێودەوڵەتی و زمان بەسەبەت بەشیشی باشە بۆ ئەوانەی ئەیانەوێت لە مارکتینگە ئیش بکەن ببورن بەخواشت زۆرە باسی بکەین بەڵام ئەوەندانە سەرقاڵین ئەوەنە ئەمانەوێت وەڵامی پرسیارەکان ڕەنگە نەپەرژێن هەموو شتێک بڵێن و ئەومان باس کرد ئەوانەمانەمە باس کردەوە 16 بۆ ئێواران ئەبێت لە ماحەت بۆ تەندروستی بەڕێزم تەنها لە تەقتەق ئەو کۆنمرەیە لە پەرستاری یان شیکاری احتیمالی وەرگرتنی هەیە وەکو حکومی ئەگەر ناپێویستە ئەو لەوێش هەرخۆمم باشە فیزیای پزیشکی کاری هەیە و چۆن بەڕێزم فیزیای پزیشکی ئەوە گوتمان ئیشی سۆنارە ئیشی MRI و سیتیسکەن و ئەو بابەتانەیە بەکۆی گشتی ئیشەکەیان ناڵێم 100% زۆر باشە بەڵامیشی باشە خراپ نییە باسی شەستەکەمان کرد 96ەکەمان جوابدایەوە ئەو بەڕێزە ئەڵێ من معدلم 80 لە بەشی زانستە سیاسیەکان وەردەگیرێم بەڵێ خۆی 77 تقریبا 76 وەرگرتووە ئینشاءڵڵا وەرەگیری بە پشتیوانی خۆی گەورە شەستەکەمان جوابدایەوە فیزیای پزیشکی لە ڕووی بڕوانامەوە 97 ئەوانە هەمووی دووبارەن مانە زۆری دووبارەن 16 دەگەری هەیە ئەوە جوابماندایەوە پەرستاریمان جوابدایە کە چەندی پێویستە مامۆستا بە کۆنمرەی 83.4 هیچ ئەگەرێکم هەیە لە سنووری سلێمانی ماحەلی شیکاری بە پارەوە بگیرێم لە سنووری سلێمانی ئەو کۆنمرەیە نەزانم ئەگەر جوابمدا بێتەوە یان نا بەڵام لەسەر چاو ئێستاکانە ئەویش تەماشاکەینەوە سلێمانی شیکاری بە 3.4 بە پارالێل ئینشاءڵڵا ئومێد هەیە ئینشاءڵڵا ئومێد هەیە بە پارالێل وەربژیرەی لە پەیمانگەی شیکاری فیزیای پزیشکیمان جوابدایەوە ئەوانەمان جوابداوەتەوە هەروەها ئەوانەمان جوابداوەتەوە کە معدلی 80 ئینشاءڵڵا وەرەگیرێ لەو شوێنە بۆ 6 جوابمان داوەتەوە خوا من شادیار بێسەری بەڕێزم پرسیارت ئەگەر کردبێ بزر بووە لە ناوەکانە داوای لێ بن ئینشاڵڵا لە لایڤی داهاتەوە پرسیارەکەمان لێ بکەرەوە چونکە بەڕاستی کاتمان تەواو بووە ئەو بەڕێزە کە لە سلێمانی چی وەریەگرێت هەمان ئەوەیە کە لە هەولێرە باسمان کرد دەرەجەکان لەوانەوە نزیکە لە بابەتەکانی لە بینی هەندەسە و علومە زیاتر ئەو دەرەجانەوە پەیمانگەکان
ئەوانەمان هەموو جواب داوەتەوە. نمرەی 72 زانستی پەرستاری لە هەولێریان شەقڵاو ئێواران یان پارالێ لە شەقڵاوە احتیمالەیە بەڵام لە هەولێر زۆر زەحمەتە بۆ نمرەیە وەربژیرێت. مامۆستا ئەم کۆمنتانە ئەبینی طبعا کۆمنتەکان لە بەردەستمانایە ئەمە وەڵامەکەیە دەینەوە بەڵام کێشەکەمان لەوەیە کۆمنتێکی زۆرمان بۆ دێ هەندێکی دووبارە ئەبێتەوە تکامان وایە ئەمە بە ڕیزبەندی بە کۆمنتەکانە دێنە خوارە هەوڵدەن دووبارە پرسیارەکان منووسنەوە بۆی بە سرعەت بتوانین بەسەر هەموو کۆمنتەکانە بڕۆین و وەڵامتان بدەینەوە. 83.4 هیچ ئەگەرێکمە دەچنی سینەمە مەحەلی شیکاری وەڵاممان داوەتەوە فیزیە پزیشکی کاری هەیە و چۆن وەڵاممان داوەتەوە یعنی ئەبینە نێسەوانە زۆربەی دووبارەن هەندێک جار پرسیارەکان لە بینیانە لێمان تێکەڵاوە بێ ڕەنگە بە ڕێزێک دڵی بێشێت لێمان کە وەڵامی کۆمنتەکەمان نەداوەتەوە ئەمانە هەمووی وەڵاممان داوەتەوە ئەبینی دووبارەیە 97.33 مان جواب داوەتەوە بەڵام مشکلەکە لەوەی لە بەرەوەی ئێمە لە سەرەتاوە کە پێیان کۆمنتەکانی ئەوە بە سرعەت ئەنووسرێت بۆیە کێشەمان بۆ دروستە بێ ڕەنگە نەتوانین بە ڕاستەوخۆ وەڵامتان تۆزە تاخیرێ بێ. هەرسێ بەشی پزیشکی ئافۆن بە ئەلێرانەیەک دوانێکەیە نوێن ئەم پرسیارانە بەشی بایۆلۆجی گشتی لە داهاتوو دەتوانین سکارێک بکات تا ئێستا ئەتوانن لە مختبەراتە ئیش بکەن و مختبەری خۆیان هەبێت. و پەرستاری هەولێریان شەقڵاو ئێواران پاراجوابماندایەوە هەرسێ بەشی پزیشکی گشتی و ددان و دەرمانسازی لە زانکانی کوردستان چەند قوتابی وەردەگیرن ئەی چەند قوتابی نمرەی 95 بۆ 100یان هێناوە لە بەشی زانستی. وەڵی بەڕێزم من ئێمڕۆ تەڵەبەیەک لەلام بوو توتی لە هەولێرە تەنها لە هەولێرە عەلەساس ئەو 97 شتێکی هەبووە 468 بۆ ڕیزبەندی ئەوە من سەرچاوەکە باوەڕ پێکراو نییە تەنها تەڵەبەیەک بۆ ئەو قسەی کردووە لێژە لە سنتەرەکان پێیان وتووە ئێمە ڕاستی ئەو زۆر هەوڵماندا ئەو زانیاریانە ئەو داتایانە وەرگرین بەڵامێتر بەداوای لێبوردنەوە دەستمان نەکەوتووە بەڵام چەندی وەرگرتووە بە هەموو کوردستان نزیکەی ئەتوانم بڵێم بەپێ ئەو داتایانە لەلای ئێمەیە نزیکە بێتەوە لە تقریباً 2000 تەڵەبە بە پارالێل و بە ئاسایی. ما پەیمانگە دەرمانسازی لە دهۆک لە سلێمانی لە هەولێر هەیە تەنها لە پارێزگاکان شیکاری نەخۆشیەکان و پەرستاری لە شەقڵاوە چەند وەرئەگرێت شیکاری 88 وەرگرتووە لە بەرەوەی هەم کۆلێژە هەم پەیمانگایە چۆن ئەوە بڵێن کاتێ ئێستا ئەو بەشەوە چەند بەشێکیش ئیساڵ زیاد کرا ئینشاءالله لە مەجالێکە لە کورتە ڤیدیۆیەکە یان لە ڤیدیۆیەکە بۆتان باسەکەین ئەو قسمانێ زیاد کراوە بۆم سیستمێکی ئێستا بۆتان باسەکەین حسابەکرێت 2 ساڵە خوێنیت کە 2 ساڵەکەت خوێند کۆنمرەت 140 لەسەر سەفی 6 وەری 12 بڵێن و 6 دەرەجە لەسەر ئەو 2 ساڵە کۆنمرەیەکت بۆ دەرەچێت هەرچی کۆکەنەوە لە ڕیزبەندیە لە یەکە تاکو پەنجابیت ئەواسیتە کۆلێژ 2 ساڵی دیکە خوێنی کۆلێژ تەواوەکەی لە پەنجاوێکە تا 100 بیت شادی مەحەتە دەنێ و بەڕێتەکەنەوە بۆ ماڵەوە ئەوە با بڵێن لێ پەرستارێکەشی ئەگەر هەڵە نەبم شەقڵاوە سەیرێکی بکەین ئێستا بگورن ئەو تەلەفۆنەکە خەسراوگە لە زیاتی من جواب بدەیتەوە بڵێ لە لایڤایە پۆلیتەکنیکی هەولێر پەیمانگەی تەکنیکی شەقڵاوە شەقڵاوە پەرستاری 83 وەرگرتووە بە ڕێزم پەیمانگەی دەرمانسازی جۆماندایەوە کاکە هێمن گۆران بەخێر بێتەوە کاکە هێمن گیان پەیمانگەی شیکاری نەخۆشی هیچ جیاوازی هەیە لەگەڵ تەکنۆلۆژیای تاقیگەی نۆژداری و نمرەی چەند دەوێت لە زانکۆڵاین لە زاخۆ ئەمێری وەڵاهی بەڕێزم من دقیقاً بەپێی ئەوەی کە کردیت بۆ تەکنۆلۆژیای تاقیگەی نۆژداری حسابەکرێت هەستەکەم کاتی خۆی بەشێکە بوو بە ناوی ئامێری تاقیگە پزیشکیەکان
لە هەولێر دوایی داخرا بەڵێ هەستەکەم جیاوازیەک هەبێت بۆ کۆنمرەکەشی ئەگەر لە مەجالێکە بتوانین خزمەتت بکەین ئینشاءالله بزانم زانکۆی پۆلیتەکنیکی کۆیە ببورن دهۆک پۆلیتەکنیکی دهۆک لە زاخۆیان ئامێدی بزانین ئەو قسمانە لە زاخۆ تەکنەلۆجیای تاقیگەی نۆژداری گشتیەکەی بە پارالێل 77 وەرگرتو ئەتوانین وتمان بۆ زانکۆڵین ئەو کۆنمرێ بە دەرەجەیە کەمتر یا زیاتر حساب بکەین لە لە ئامێدیش 72 وەرگرتووە لەماوەی ئەم دوو دقەیە بتوانین ئایشە مەحموود کۆمنتێکی نووسیوە زۆر تووڕە دیارە بەڕێزم ئایشە خان ئەوە حەزەکەم شتێک بزانین قوتابیان ناحەقیان نییە کە هیچ شتێک نازانن هەندێشتی سەرەتاییش نازانن چکە بەڕاستی ئەوە نەقسە ئەکرێ ئەوەنە شت ئەوترێ ئەوەندانە باس ئەکرێت ینی تەلەبە سەری لێشەوە بەڕاستی لەلایە دیکەوە زۆربەی تەڵەبەکان 98 95 یانەیە کە ساڵانێک لە توبعام توانیویانە دەوام بکەن ئێستاکانە تەنانەت ناتوان دەرمانسازیش پڕ بکەنەوە بۆیە لایەنی دەرونی قوتابیان لێک بدەنەوە لایەنی چۆنەڵی مشەوەش بوون و تێکەڵاوبوونی ئیش و کارەکان و قەلەقیەکی زۆر و مێشک تێکشون بەدەست ئەم هەموو شتێ ئەوتر یەگەڵێ بە پارالێل پارەکە مەکرێتەوە یەکڵێ کەم ناکرێتەوە یەکەڵێ وڵا وەرەگیری وەرناژیری ئەڕۆی بەوێ ئەو کۆلێژە باشە ئەوە خراپە ینی ئەوە نەشت ئەوترێت تۆزێک بەڕاستی داوای لێ بر نەکەین ئەگەر قوتابیانش حەقی خۆیانە ئەیانوێ شتەکان بزانن ئەنەوێ لە شتەکان تێبگەن بۆیە ئەبێت ئاگامان لە دڵی ئەوانی شەبێت ئینشاءالله شێت مەبە لەبەر ئەگەر تۆ شێت بی دەبێت ئەنجا حەلی مشکلی جەنابی شت بکەین بۆیە ئینشاءالله سەلامەتە بی و دائیمەن دڵت فراوان بێ ئەو پرسیارانەی ئەکرێت لەوانەیە بەڕێزت شارەزاییشی باشت هەبێ لەوانەیە کەسێکە بێت لەگەڵ ئەوەت کردویان لە زیاتر بتوانین شتەکان بخوێنیتەوە وەربگریت بەڵام هەیە هیچ معلوماتێکی نییە و ناحەقی نییە بەڕاستی دەرەجەی 4 و 5 چۆن حسابەکرێ ئەمە ڤیددیۆکمان ئامادە کرد و بەڵام ما بزانام کە خەسر و تایسەنە لە ئینستاگرام و نە لە یوتیوبە داینە ناوە ئەوە تاوانبار ئەو کابرایەیە 10 دەرەجە لەسەر پۆلی 11 10 دەرەجە لەسەر پۆلی دەیە ئەو کۆنمرەی پۆلی 6 جارانی 0.8 واتە لەسەر 8 حسابەکەی ئەو سێ کۆنمرەیە کۆکەیتەوە پۆلی باڵێن کۆنمرەی کۆتاییت بۆ دەرسێت کە بە ئەژمارکردنی پۆلی 10 و 11 وەڵاهی ئەگەر قسمەکە نوێ بێت کارژارەکان بەعام لە دەروبەری 75 یان ئەوێت تەوەقوعی هەر ئەو دەرەجا ناکەین زمانی ئینگلیزی بە 77 ئەگە مەبەست کۆلێژی زمانە زەحمەتە تۆزێک ئەو کۆنمرێ مەگە بە پارالێلیان ئێواران و پەروەردە بە هەمان شێوە چکە هەموو معادلەکان لە دەروبەری 80 ئەوانن لە 80 بەسەرەوە بە زانکۆڵین ناوتێک لە سلێمانی ئەگەری هەیە ڤێرتەرنەری دهۆگیان سلێمانی با بزانین ئەویان بەشە پزیشکەکان ئەلێرەوەیە ڤێرتەرنەری لە شاری دهۆگ 95 وەرگرتووە بۆ خەڵکی میوان ئەگەر بەڕێزت خەڵکی دۆشیەوە کەمتری ئەوێ و لە سلێمانیش 95.6 وەرگرتووە ئەوە بۆ گشتیە ئەگەر بەڕێزت لە سلێمانیت کە نووسیشتە لە سلێمانیم ئەوە زەحمەتە بە پارالێل بەڵێ بەڵام بە ئەوەی دیکە زۆر زەحمەتە چکە بۆ گشتی 95 و نیمی بەسەرەوە وەرگرتووە ئەگەر 2 دەرەجە و نیشدا بەزین دەینە 93 و لە دهۆکیش وەکوتمان 95 وەرگرتووە ئەگەر خەڵکی دهۆک بیت ئەوە بۆ دێتە 93 و 92 ئەوانە ئایا
باشە بەشی بەرز لە سەرتاوە دابنێن ئەنج بێنە سەر بەشەکەی خۆت وەرتەگرێ بەس بۆ ئەوەی 50 بەشەکەت پڕ بکەیتەوە. ئەلبەتە ئەو کێشەیە نەماوە بەڕێزان لە 50 بەشیش کەمتر ئەتوانن پڕ بکەنەوە بینێرن هیچ کێشەیەکتان بۆ دروست نابێ. باشە بەڕێزم ئاگاداری ئەوە بن. بەڵام من پێم باشترە بەشی زۆر بەرز نەنووسن بەشێک بنووسن نزیک بێ لێتانەوە ینی چۆنەڵی بە 5 دەرەجەیەک بە 10 دەرەجەیەک تا حدێک زیاتر لەوە تێنەپەڕێ دایبەن ئەوانەی کە خۆتان دڵتانتانەوێ لی نزیکتر بن باشترە. نووستی وەڵام منتان نەداوە لە چ پەیمانگەیان پەیمانگەیەکی بەڕێزم لە هەولێر لە هیچ پەیمانگایەک لە خەبات احتیمالێک هەیە لە شەقڵاوش احتیمالێکی کەم هەیە لە بەش 53 وەرنەژیراوە بەڕاستی. بەڵام لە زانکۆی سڵاحەدین کۆلێژی کشت و کاڵ بەشیشانەیە 53 و شتێکی نزیکە 54 وەرگرتووە. ئەو دەرەجانە زیاتر لە ئەهلەکان ئەتوانێت بخوێنێت. ئەو بەڕێزانەمان وەرجواب داوەتەوە ئەومان جواب داوەتەوە ئەوانەمان بەڵێ پارەی پاراوێت چەندە بۆ پەیمانگەی دەرمانسازی ئەگەر بەیانیان بێت 2.5 ملیۆن و ئەگەر ئێوارانیش بێت 2 ملیۆنە. کاکە ژیاری خۆشەویست کاکە ژیار دەست خۆش بێ وەڵامیمان داوەتەوە. شەیداخان ئەڵێ سێم جارە پرسیار دەنووسمەوە. وەڵاهی پرسیارەکە ئێستا نییە بەڵام دڵنیام جواب داوەتەوە. ئێمە تۆزێک درەنگ جوابەکانە دەینەوە ئێوەش ماشەڵڵا تۆزێ پەلەتانە لەبەرەوە داوای لێبرد نەکەین ئەگە جوابمان نەداوەتەوە شەیداخان بەس من دڵنیام وەڵامی بەڕستم داوەتەوە. شیکاری نەخۆشی ئەومان جواب داوەتەوە ئەومان ئەو دیکەش طبعام چەند وەر ئەگرێت ئەم ساڵەکەتەوە خۆعاکەین لە 98.6 و حوت و ئەوانە وەی بابەوە چێ تووڕە بووە بیگەڕێنەوە ئەو تووڕەیە گەلێ مشکلێ با جوابی دێنەوە هێشتا لە دەستمان دەرچوو هەر کۆمنتێکی گەلێ زۆرمان بواتەوە بەڕاستی دەستمان دەرچوو بگەڕێتەوە بەڕاستی بمبورن زۆر ڕۆشتین پرسیارێکی گەلێ زۆرمان بۆ هاتووە پرسیارەکان زۆرم بەڕاستی بەڵام دووبارەی زۆر تکایە یەک تۆ سەبر و تەحملتانەوێت کە پرسیار هێشتا ئایشە خان دووبارە کۆمنتی دووبارە منووسن ئێرە بوو زەبت ئێرانە بوو مارکتینگ تقریبا دەوروبەری 73-74 ئەوێت لەمان سیوسە بەتەمە بێتامتان کرد بەسە ئەو هەموو کۆمنتا نانە کاکە بەڕێزت پاشای لۆرد پاشا ئەبێ لە هەمووی دڵفراوانتر بێ ئەمە خزمەتتانەکەین پێمان خۆشە بۆ خوددای هەموو پرسیارەکان جواب بدەینە بەڵام وەکوتم تەڵەبە لەم کاتەیە ئەم دەڕۆژە پرسیاری هەیە دوای ئەم دەڕۆژە ئیشی بە من نییە ئیشی بە بەڕێزت نییە ئیش بە کەسی شتر نییە بۆیە لە خزمەتتان نابێن بەڵام دڵتان فراوان بێ ئێوەش لێمان قبول بکەن من وەکو لە سەرای لایڤەکەی ئەوتم خۆ ئاگادارە لە ساعت 7:30 بەیانەوە لە ماڵ دەرچوومە هەر بەین خۆمان بێ خێزانم گوێی لێ نەبێت ترسی لە دانیشم هەیە لە لایڤ لە ماڵی خۆمان نیم بۆیە ترسم لەبەرەوە کەم و کورتەکانمان ببورن ئەگە وەڵامی هەموو پرسیارێک نادەینەوە بمان بورن چکە بەڕاستی هەر لایڤەکەی بەڕێستان نیە ئەمە لە ئینستاگرام پرسیارمان بۆ بێت وەڵامیان بدەینەوە تەڵەبەمان هەیە فۆرمیان بۆ پڕەکەینەوە ماوەسە سوودخوا یەکشت هەیە جەماعەت خوا لە ئینستاگرامش حتما فۆلۆمان بکەن با پێجەکە ئینستاگرامشمان هەبێتن تەنها لە یوتیوب نەبنێمە حتما پێجەکە ئینستاگرامشمان فۆلۆ بکەن و بۆ برادەکانتان بنێرە حتما و مەسلەی ڕێکلام و هەندێک بابەت عادی کاخەسرۆیە ئەو بە معلوماتان ئەو کۆمنتانەی کە دێت بەشێکی ئەوەی زۆر گوڵ و یا با بڵێن شتیایە ئەوە عیدی کاخەسرۆیە ئەوی کە زۆر بەجددی و بە هیچکی وەڵام دەداتەوە ماوەسە سرودا بابەتەکەی مەعلمیە بەڕاستی بمبورن تۆزێک تون احتیمالە نووسینەکانم تون بێ یان شێوازێک بێت هەر سوبحان الله من طبعا تۆزە توندا سێرم
نازان من وا ئەبینرێم هەرچەنە خۆمتون نیم بەڵام تۆزە جدیم لە وەڵامدانەوەیە گاڵتۆ پێکەنین کەم بەکاردێنم هۆکارەکە ئەوەیە ئێمە احتیمالەن لەبەرەوەی شتەکانمان فێرکاریە نەتوانین زۆر شتی پێکەریناوی ئەوە بکەین بەڵام خوار ڕەحمکە پێکەرین نەمگری ئەوە زۆر خراپە بەڕاستی بە ئاسانی ژیر نابمەوە حەزەکەم هەندێک قسەی خۆشتان لەگەڵا بکەم ئینسان دایمەن دڵخۆش بێ دڵگەش بێ ڕەشبین نەبێ گەشتبین بێ کاتێک دەرەجەیەکی باشت نێهێناوە دڵنیا بە خێری خۆی تێدایە هەموو شتێک مەرج نییە بە دڵی تۆ بێت وتراوە عسى أن تحبوا شيئا وهو شر لكم وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم ئاگادار من ڕختان لەوانەیە ئێوە ڕختان لە شتێک ببێتەوە بەڵام بۆتان باش بێ و شتێکتان پێخۆش بێ بۆتان ببێت بەڵام زەرەرتان پێ بکات خۆمشتا قۆرگە مشت ئەو لە سەرەتای لاڤەکە دام لێ بخوا تاسەوە لەبەرەوە دایمەن گەشتبین بن من سوپاسی ئەو دڵسۆزیەتانەکەم سوپاسی ئەو ئامادەبوونەتانەکەم بەڕاستی زۆر زۆر خۆشحاڵم کۆمەڵک گەنجی ڕوحسووک لەگەڵمان بەردەوام بینەری ڤیددیۆکان من پرسیارم لێکەن هەندێک جار وا هەستەکەن کە ماندومیان کردو بەڵام ئینشەڵا من هەرگیز ماندوو نابم وەڵامی پرسیارەکانتانی شەدەینەوە ئومێد دەکەم بتوانم هەموو شەوێ لایڤێکم هەبێ لەگەڵتانە بەڵام باوەعد نەبێ تۆزە زەحمەتە بۆ ئەویان چکە من بەڕاستی لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک ئیمڕۆ تا عەسر لەوێ لە خزمەتی تەڵەبە بووینە دۆست و برادەر زۆرم لە خزمەتیان بین و تەنانەت ئێستا ژۆک و لە سەرتاشە باسم کرد دووسێ برادەر چاوەڕێی تەلەفۆنن ئەبێ بگەمەوە ماڵ و قسەیان لەگەڵا بکەم ئەگەر بکرێ بێن بۆ ئەوی بتوانم یارمەتیان دەم و فۆرمێ بۆ پڕکەمەوە لەبەرەوە ئەگەر کەم و کورتێکمان لەم هەفتەیە هەبوو کۆمنتەکانمان بە جددی و بەزووی جواب نەدایەوە قسووریمان عەفوکەن زۆر داوای لێبوردنتان لێکم بەڵام دڵنیان بە گەورەی خۆتان لێمانە بورن وەکو کاک خەسرۆژوتی ئەنستەگرامە کەشمان ئاوادان بکەنەوە هەروەکو چۆن کەناڵەکەمان ئاوادانە بێەوە و هەرچەندە لەوێش پرسیار و شتی زۆرمان بۆ دێت بەڵام با زیاتر و زیاتر تا بتوانین و ئومێدەکەم ئەوە بزانن کە ئێمە دەستمان پێ کردو و ئینشەڵا ماندوو نابین و بەردەوامە بین لە پاش ئەم شەپۆلەی فۆرمی زانکۆڵین هەوڵە دەین کۆمەڵێک ڤیددیۆی گرنگ بۆ ئێوە ئامادەکەین هەوڵمانداوە و لە چەند شوێنێکە کارمان کردووە سەردانی خودی زانکۆکان بکەین ڤیددیۆی خودی زانکۆکان و بەشەکان ئامادە بکەین دڵنیام ێستاندە لە بەڕێزەکان ئەڵەن پارەکە بۆواتان نەکردبا بۆ ئێمە ئیسفادەی هەبوایە بەڵام بمبورن لەوانەیە پێمان نەکرابێت لەوانەیە هەندێک شت هەبوو بێت درەنگ دەستمان پێکرد بێت بۆیە هیوادارم انشاءالله هەمووتان بە گەورەی خۆتان جاری دیکە لێمان ببورن و سەرکەوتوو بن من لێرە کۆتایی بە لایڤەکە دێنم انشاءالله ئەو پرسیارانەی کە ماوە بە ئومێدی خۆی گەورە لە لایڤەکانی داهاتوو هەوڵە دەین ڕۆژ ناڕۆژێک بەلایکەمەوە لایڤمان هەبێ بۆ ئەوەی بەڵام وەکو کاکەی لۆرد وتی تکایە پرسیارەکانتان بە دووبارە نەبێت تۆزێ سەبر و تەحملتان هەبێت هەتا وەڵامتانە دەینەوە چەندێ پرسیارەکان کەم ینی بەبێت دووبارە بێت ئێمە سەریعترە توانین پرسیارەکان جواب بدەین چکە خۆتان نەزانن کاتە کۆمنتەکان شیفت پێکەین ئەگەڕێین بەنایەنە هەندێک جار ئەبینین کە دووبارەیە بازێ دێن و کەچی سەیرەکەین ئەوەیە و شادیە شەیداخان با نەڵی وەڵامتان نەداوەتەوە لاوی داهاتوو سبەینە دوو سبەی ئینشاءالله واتە ڕۆژی سێشەم ئینشاءالله لە هەمان کات و ساتە ئینشاءالله ئاگادارتانەکەینەوە لە ڕێگەی کەناڵیشەوە لاوی داهاتوومان لە ڕۆژی سێشەمە بێت سەعات 9 شەو ئینشاءالله و بە ئەکیدی خۆمانی بۆ ئامادەکەین بە پشتیوانی خۆی گەورە کۆمنت هەیە کۆمنتێک نووسیە مامۆستا ئەو بەڕێزە کە لە تەنیشتە هەر ئەو برادرێک هەم کاتێک خەوی دێ بەڵێ بەخۆڵ ناوڕێیان هەفتانێ خۆ حافیزیمان کرد بەڵام سبحان الله لە هەموو تەسویرێکە خەوی لێکات کاکە ماندی بە بخۆی خەوم دێ
لای سەرکەوتوو بن ئینشاءڵڵا هەر بە خۆشی بتان بینمەوە لە دوای زانکۆڵین ئینشاءڵڵا بتان بینم هەمووتان کۆمنتەکانتان ئەوەیە لەو شوێنەوە گیراون کە دڵخوازی خۆتان ئینشاءڵڵا ئەگەر ڕخسەتن دووکەن قسە بکەین من تەواو من خۆ تەواوی ڕاستە ئیش پێێتەوە بەخوای تێ ناڕێت هاوڕێیان سلااو مادی نەبن شتێکی دەمە باسیەکەم بەداخوا لەو چەند ڕۆژە چەند کەنالێک هەیە دەبینین ڤیددیوکانیمە بەبێ ئاگاداریمە بەکاردێنن هەیە دەستکاری دەکە سەوتەکەی دەستکاری دەکە هەیە ڤیددیوکەی دەستکاری دەکە هەر بە دەنگی ئێمە بەڵام ناو دوو کەوانەوە دوو کەنال هەیە هاوکاری ئێمە کەنالی پۆلی 12 کە هیکای محەممەدی بەڕێزە خەڵکی قەڵاتزەیە لەگە کەنالی فێرخوازانی کورد کە ئەوش هەر ناوکای محەممەدە لە شاری حەلەبجێ ئەو دووە هاوکار و برادری ئێمە مەبەست ئەو دوونی ئەوانە زۆر جێگار و احترام لۆمە بەڵام هەندێک کەنالی دیکە هەیە کە ڤیددیوکانمە بەبێ ئاگاداریمە بەکاردێنن کە پێشان دەنێ کاکە ڤیددیوکان هێمەیە بەداخوا قسەی ناشیما پێدا کاکە ئەو ڤیددیوانەکە ئێمە دادنێ لە کەناڵەکەمان بە ماندبوونێکی زۆر دروست دەکرێت زۆر یعنی پێویستی بە ئامادەکاری هەیە پێویست بە سناریو هەیە پێویستی بە ڤیددیو هەیە پێویست بە مۆنتاژێک هەیە زۆربەی ئەو ڤیددیوانەکە دەبینن تقریبا لەوانەیە 10 ساعت کاتی بێ هەر ڤیددیوەیەک کەمە دایدنێن 10 ساعت کاتی دێ بێ لەوە کە پاش دانانی ڤیددیوکە خودی ئیدارەکردنی کەنالەکەش کاتێکی زۆری دەوێت لە بۆ ئەوە بەڕاستی کە حەزمان لێ ئەو کانالەکەمە دامانە بە کوالتێکی باش بەڕۆ پێش بڕە حەز دەکەین ڤیددیوکان بە کوالتێکی زۆر باش بێ سوودێکی زۆری لێوەرگرن لە بۆی خۆمان بەڕاست پێی مادی دەکەین وە بزانام لە سەرشکلی ڤیددیوکانش دیارەکە و ڤیددیوانە مادەبوونێکی زۆریان تێدایە داواکارن ئەو ڤیددیوانە لۆ هاوڕەکانتان بنێرن کەنالەکە بە هاوڕەکانتان بناسن ئەوانەی کە دەزانن سوودی لێوەردەگرن حتمما لەوان شێر بکەن بە ئەوانش تاوا سوودی لێوەرگرن چکو دەزانم زۆر قوتابی هەیە ئەسا پرسیاری زۆر لە دروست بۆ کەس نییە وەڵامی داتەوە کەس نییە یانکە سەردانی جێگا دەکەی پێش هەموو شتێک داوای پارە دەکەن کاکە ئەوەندە پارە نەدەی نابچی ژوورەوە ئەو شتا هەیە بەردەوام هەیە زۆر با بەچای خۆمان دەبینیم داواکارین کە ئەو کەنالە بە هاوڕەکانتان بناسیین کەنالەکەی یوتیوب و پێجەکەی ئینستاگرامان هەردووکڵانە هەبیە هەردووشی لۆ برادرەکانتان بنێن با زۆرترین سوودی دەوەگرن هەر کاتێکش هاتن سەر کاتی زانکۆ پۆلتەکنێ بۆ فڕکردنەوەی فۆرم ئێمە سەری ئەو قش درێژە لەگەر دکتۆر سەرسام بەڕاستی دەستەکانی خۆش لەکە مامۆستا محەممەد دەستیان خۆش بێ کە هەموو کاکشمالش کاکشمال هاتەوە زۆر بەخێر بێت کاکەڵۆ زۆر هاوکاری قوتابیان دەکەن دەستیان خۆش بێ بەڕاستی جێگای ڕێز و احترام ناوان هەر کاتە هاتن ئەمە خزمەتان دەکەین هەر پێمان خۆشە کە نەفەرێک دێتێ بێ کاکە من ئەندامی کەنالەکەتان بەڕاستی ئەوە زۆر لەمە خۆشە سەرکەوتوو انشاءالله انشاءالله بەخۆشی بتان بینینەوە دەستان خۆش بی بۆ بینی لایڤەکە هیوای سەرکەوتن بۆ پێشوازیە گەرمەتان دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس سەرکەوت